دوای بارینی بارانێکی زۆر بەشێک لە خوێندنگا و باخچە و فەرمانگەکان پڕ بوون لە ئاوی باران. ئەم ئاوە زۆرە گرفتی بۆ خوێندکاران و مامۆستایان دروست کرد بە جۆرێک بەشێکیان بە ناچاری دەوامیان ڕاگرت. قوتابخانەکەمان کە نەختی وارانە بارەی ترم قوتابخانە بێتە لافا هەڵەسێت تەلەبە هەمووی نەخۆشەکەوێ و سەرمایە بێ و ئێستا ئەمڕۆ نازانم لێم نوێی تەلبەکانمان هەمویان ئەخلیسکانە کەوت ناوی هەروە ڕۆژە ڕێ و ئەخلیسکان ئەم قوتابخانە پێویستی بە نوێژەنکردنەوە هەیە کە بارانە بارێ ئەمەی لە پشتی منەوەی بینن ئەم ئاوا ئەمە ئێستا دەردراوە لەلایەن دایرەی مەجاریەوە لەم ڕۆژانە باران هاوکاریمانیان کرد دەریاندا وشکیان کرد بەڵام هەمیستان هەر نەختێ باران بارێ بەم شێوەیە جاگە بارانەکە زیار بێ ئاوەکان هەڵدێ بۆ ناو پۆلەکانەچێ و زیاتر مەترسیمان لە قوتابیەکانمان هەیە بە تایبەتی پۆلیەکانمان زۆر مناڵە کە بکەونە نایەوە احتیمالە تووشی حاڵەتی خراپ ببن یعنی لەوانەیە بخنچێت. لە کاتی باراندا بەشێک لە فێرگەکان ئاو گۆڕەپان و پۆلەکانیان دادەپۆشێت ئەمەش بۆ کۆنی و نزمی بیناکە بە بەراورد بە جادە و ماڵەکانی دەوروبەری دەگەڕێنرێتەوە. ئێستا ئێمە لە قوتابخانەیەکی ساڵی 76 دروست بووە ئەمە دیزاینی ئەو مەجاریەی کە دروست بوو دیزاینێکی سەقەتە بۆیە سەرجەم ئاوەکە کۆ بێتەوە لە گۆڕەپانی خوێندەرگاکان زۆربەی قوتابخانەکانمان ئاو کۆ بۆتەوە هەر لێرێن ئێمە قوتابخانەی زێوەر هەفتەی پێشوش دیسانەوە کە بارانەکە بوو نیو مەتر زیاتر ئاو کۆبووبەوە لە قوتابخانەکەەوە هەندێک قوتابخانەمان دەفتەری تاقیکردنەوەکان تەڕ بوو یعنی هی تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ بە دڵنیاییەوە گرفتی دروست کردووە گرفتەکەش بۆ واگەڕێتەوە نەبوونی پێداویستی تایبەت لە قوتابخانەکانمان و هەروەها ئەو سیستەمی ڕوخاندنی قوتابخانەکان کە سەرەتای 2015 دەستی پێکرد زۆربەی قوتابخانەکانمان دروست نەکراوەتەوە. بەڕێوەبرایەتی ئاوەڕۆی کەرکووک لە هەوڵی دەرکردنی ئاوی نێو و بینای خوێندنگا و فەرمانگەکاندایە بەڵام لەگەڵ هەموو بارانێکدا دووبارە پڕ دەبنەوە لە ئاوی باران. باران و کۆبوونەوەی ئاوێکی زۆر داوامی بەشێک لە باخچە و خوێندنگا و فەرمانکانی کەرکووکی ڕاگرت بۆیە داوا دەکرێت بەرپرسانی ئیداری کەرکووک ئاوڕی جدی لەم کێشەیە بدەنەوە و هەوڵی دۆزینەوەی ڕێگە چارەیەک بدەن. کارۆل محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.